ئەنجا ناوی بت نەبێ، ناوی بتەکان شەڕ نییە، بتی ئەم سەردەمەیە بتی زمانی پێشوە. جایکە لەو ناوی بتانەی کە لەم سەردەمەیە لە ناو کووردا بووە، یەکێ مناڵەکەی ناوناوە پارتی، یەکێ ناوێ ناوە زێڕەڤانی، یەکێ ناوی ناوە یەکێتی، یەکێ ناوی زەحمەت کێشان. ئەم ناوە دوور و درێژە هەویەکەی خسوێتە سەر فەیسبووکیش ئەو مناڵەکەم ناونا زەحمەت کێشان. زەحمەت کێشان حیزبەکە نەماوە، مناڵەکە تازە بە تەمای دایمەزرێنێت. ئەوانە تەوان هەموو هیچی ئەو ناوان جائز نین و وەدایمە لە قانونیشە حەق هەیە کە یەک خەڵک ناوی خۆی بتوانێت بگۆڕێ، بۆ نمونە لە وڵاتە بتوانین بیگۆڕی. پاشان ناوێک نەبێ گاڵتەی پێ بکرێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک ناوی گۆڕی، یعنی مەسەلەن ناوی حەربە، ناوی سەعبە، ناوی سەخرە، مەسەلەن هەندێک لەو ناوانە گۆڕی کردی بە ناوی خۆشتر. تۆش کابرا ناوی بنێ کلاشینکۆڤ، ناوی بنێ ڕەشاش. تەمە کلاشینکۆڤ لە دوو سەرەوە نابێ، یەکیان ناوی کافرێکە کە کلاشینکۆڤەکەی دروست کردو، یەکیان ناوی سیلاحێکیشە، سبەینە پێی بڵێن کاک کلاشینکۆڤ بەخێر بێ. چۆن شتی وایە؟ یان حەرب و یان لەو ناوانە تەمەنەوانەش نابێ. هەروەها